سلااوڕێز هاوڕێیان چۆنن؟ بە هیوان باش بن. شەشنی ئەوروپا و هەشتنی کورد ببوون. هاوڕێیان و کاتتان باش. دەمەکە قسە باسمان نەکردیە، دێن هەندێک سەرنج دەدەین. خێر بێن، بەخێر بێن وەرن هاوڕێیان گفتوگۆ بکەن لەسەر ئەو ڕۆژەی تایبەتەی لە باشوور، لە ڕۆژئاوا، داعش بەداخەوە کۆمەڵێک مرۆڤی بازرگانی چاوچنۆک بە شەریەت دووبارە تووشی سەدان و دەربەدەری و ماڵوێرانی دەکەن. سەرکردەکەیان ترامپ و تۆمباراکە. بەخێر بێن هاوڕێیان، ئێستا دەست پێ دەکەم. ئەزانم دەمەکە من ئاکتیڤ نیم، گۆبرا ئاوڕێیان بڕوا بکە ئینسان زۆر ماوە پاوس وەرگێ. ئەمە ژیانمان لەو ئەوروپای پاوس تێدا نییە، هەر کورد بەخۆی، یعنی هەموو ڕۆژێ ناکەم و ڕۆژێ هەفتانە دۆسەی گەلک هەیە، باکوورە، ڕۆژئاوایە، باشوورە، تەواو نابیت. بەخێر بێن هاوڕێیان، بەخێر بێن هاوڕێیان. سەرچاوی ئێمە ئەمدە قسە باز دەکەین. هەر هەندان برادەر و شتیش خڕ دەبنەوە. سەرچاوی ئێمە هاوڕێیان، ڕەوشەکان ئاڵۆس، سەردەمێکی مێژووی ئێمە تێدا دەژین. سەردەمێکی مێژووی وەختخۆی بۆ زانیاریتان، یعنی گۆڕانکاریەک ڕووی دەدا، مەسەڵەن وەکو شۆڕشی ڕێنسانس، شۆڕشی پیشسازی، شۆڕشی ئیشتراک کە ڕوویدا، سەورەی بەلشەفی، شۆڕشی فەڕەنسی. دەیان ساڵی دەویست، نەک دەیان ینی چەندین ساڵی دەویست تا خەڵک خەبەرەکانی دەزانی. کورە ئێستا بە یەک چرکە تو خەبەر دەزانی، بە یەک چرکە ڕووداوەکان تەئسیرت لێ دەکا. کچێک لە ڕۆژئاوا پرچی دەبڕێ، شەید دەبێ پرچی دەبڕێ، دنیا گردەگری. کە وەخت خۆی ئەو شۆڕشە گەورەی فەڕەنسا و بەلشەفی کە دوو ڕووداوی هەرە گەورن بە ساڵ نەدەگەیشتە خەڵک. وەک چۆن یعنی باسمان لەوە کرد لەگە چەندین برادەر، ئەگەر ئەنفال 88 ڕوویدا، ئێستا ڕووی دەدا. ئەگەر چیمیا باران چۆن دنیا خرا دەبوو، ڕەوەندی کوردی سۆسیال میدیا بەس نەبوو. ئەو دەمی ئەو شتانە نەبوو براکەم. ئاش بەتاڵی 75 مەلا مستەفاش بیزانی بە ئەو کوردی لە پشتەوەوی ئەو زارە هات، بێگومان ئەو شتەکەی ئەوها ئاش بەتاڵ پێ نەدەکرد بنمونە. یعنی ڕووداوەکان زۆر دەوری هەیە. ئێمە لە سەردەمێک دەژین بە چرکە، ئەوەندەی هەواڵ لە ناو سۆسیال میدیا هەیە لە هیچ میدیایەک نییە. بڕوا بکەن هاوڕێیان، بڕوا بکەن لە هیچ میدیایەک نییە. بەخێر بێن هاوڕێیان، بەخێر بێن سەرچاوی ئێمە. ئەمە بەستە بازە دووسێک بابەت دەکەن. یەک ئەو خۆپیشاندانەی داعشانەی لە هەولێر ڕوویدا، داعشیانەی لە هەولێر ڕوویدا کە شتێکی زۆر سەرنجڕاکێشە، پارتی بوار دەدا و کەیسی ئابڕووبەرانەی ئیپستن لە ناو ئیدارەی ئەمریکی لە هەردوو لایەنە پۆزەتیف و نەگەتیفەکەی کە باز دەکەین. هاوکات کەمێکش باز ئەوەی دەکەین. سەرۆکومان بەخێر بێن هاوڕێیان. وەڵا سەرۆکی حەماس گوتی ئەمە لەگەڵ یەکێتی سووریا خەخێڵی سوورە. پاشە ینی بەجددی ئینسان ناتوانێت بێدەنگ بی کە وەرە ئەو هەموو کوردە موسڵمانە لۆ حەماس ئەو هاڵەیان کرد. تۆ حەقت لەوە نەبیێ حەسەدا چ دەڵێ مەزلوم کۆبانی چ دەڵێ، بەڵام تۆ فەڵەستینیەک، یعنی ئەو حەقە بە خۆت دەدەی لەو دەوڵەت، بۆ ئەو حەقە بە کورد نادەی. ئەو قسە لە چییە؟ لەگە کورد و دروستە. ئەو دۆ داوای حقوق دەکەن.
حقوق دەکەن تۆ بۆ دەی تۆ بە خۆت گەلێکی بندەستی فەڵەستین مەزلومی دەی وەڵا نابیت خەتی سوورە ئیسرائیل حەق خۆتی مادە حەق خۆتی بڵێن حکمی ذاتی زیاترتان نادەنێ شتەشی بچووکتان دەنێ یعنی ئینسان ئەوە هەموو کووردە سینجی قوول و حەماس ئەوە کرد قەی ناکە لە مەزلومیەت یعنی کورد نمایە شاعیر و ئەدیبی کورد نمانە بە تایبەتی 56 شعر و پەخشانیان بەسەر فەڵەستیندا نەگوتبی ئەو ڕە بیرم کردەوە بڕوا بکەن بەس مەحموود دەروێش دێتەوە بیرم شعری بەسەر کووردا گوتیە نییانە نێ لە مەعساتی کورد زۆر گەورەتر بوو لە فەڵەستینیەکان فەڵەستینی ڕووبەڕووی جینۆسایدی 200,000 کەس نەبوویتەوە فەیلی بارزانی چیمیایی لێ بدری ئەوانەی نەبوو براکەم کەسیش شعر و پەخشانی ئێستا نەگوت لە هەموو مەی عەرەبی خرکەوە دە کەسی خوهادی عەلەوی نەبووە بڵێ من عاشا لە عروبەت دەگەم قەزم کورد هەزاران شعر پەخشان چیرۆک دەیانی وەکو مامە ڕیشە چتە فەڵەستین شەڕی کردیە ئەو خەڵکەی ما کورد هەزار جار برا ئەڵڵاهو ئەکبەر وەکو خوب ئەڵڵاهو ئەکبەر شت پێک نا بە چاوێک ئەو برا مسلمانانە بەس ڕیشت درێژ بی برێ ئەڵڵاهو ئەکبەر ئیترتەوە وەدەزان هەموو شتێک ئەوە دەبی تەکبیر ئەڵڵاهو ئەکبەر کورە ئێستا باز دەکەین هاوڕێیان ئێستا باز دەکەین هاوڕێیان بچینە سەر ئەو بابەتە سەری چییە دەمەکە لەگەڵتان نیم داوای لێبوردن دەکەم زار پێویستمان بەوەیە ئەمەش پشوەک بدەینیان حاڵەتێک دێتە پێش کاکە بەڕێزەوە قسە بکەن چاوی من کەس بێڕێزی نەکردیە نازانم یعنی بەجددیمە ئیسلامی سیاسی کورد یەکێک لە هێزە هەرە فاشلەکانە لەوەی کە یەک ناتوانێت تەوقی کۆمەلگای کوردی بشێنی باشترین نمونە بڵێن ئەو ئەزمونەی ئەخیری دەرکەوت ئەوان زۆر هامش یعنی گەورەترین خۆپیشاندانیان کرد لە هەولێرە 500 کەس نابوون خۆی بکوژی بەڵام سلێمانی نەک 1 ملیۆن دەتوانێت برێت 200,000 کەسی ناسەجادە یعنی ئەوە لە هەموو هەڵبژاردنەک سەتا دەنین بۆیە ئیسلامی سیاسی پێویستی بە ئوبدەیت مراجعەی خۆ بکاتەوە بڕوا بکە ئەو جارەی بۆیە هاتنە ناو ئەو مۆزوعە ئەگەنا خەڵک هجومی سەبارەگاکانیان دەکرد لیان قبوڵ نەدەکردن ئەو جە بە شەرنانە ئەویان کرد بارحاڵ هاوڕێن بینە سەر ئەو خاڵەی کە شایستەی قسە لەسەرکردنە هەموومان پارتی دەناسین 35 ساڵە قبوڵی نەبووە 3 کەس پێکەوە کۆبتەوە یەک دنیام کۆیلە و بەڵتەچی لە ناو شاری هەولێری هەیە لە پڕێک بەبێ مۆڵەت خۆپیشاندانێک دەکرێت 300-400 کەس خڕدەبتەوە بە دروشمی ئەڵڵاهو ئەکبەر تەکبیر ئەڵڵاهو ئەکبەر و بەو پەنجەی ئەوانە هەتەشە جەماعەتی جۆلانی پەنجە بەرز دەکەنەوە پارتی قسە ناکە حمایان دەکەن بێ مۆڵەت ئومێد خۆشنا پۆلیس حمایان دەکە و دروشمەکانیان یعنی لەو هەولێرە قەت قبوڵ نەکرایە کەس 10 کەس خۆپیشاندان بکات لە بۆ هیچ شتێک بە ئیسلامیەکانی شۆ بۆی بە وجدان بڵێم لۆ غەزەی ڕێیان نەدا کاکە کۆبوونەوەیەک بکەن لۆ غەزەی ئەو تاوانە گەورە بوو بواریان نەدا کۆبوونەوەی بکەن عەجەبان بوار دەدەن ئەو هەموو ئیسلامی مەجموعە گەنجی ئیسلامی پیشان دەدەن دێن بە دروشمی داعشانی تەکبیر ئەڵڵاهو ئەکبەر یەک پەنجەی هەتەشانی یعنی جۆلانی ئەوە دەکەن بەبێ ئەوەی هیچیان لەگە بکرێن ئەو پارتیە ئەگەر پرسیارەشی گەورە دروست نەکاتن لۆی کرد پارتی و لەسەر چش گوایە شعرێک کچێک خوێندیتەوە لە پارتی شارەچی ئەو شعرە ئیسەبری بۆتانی شاعیرێکی کۆنە باز لەوە دەکا بەبێ ئەوەی ئەو برادەرانە بشزانن ناوڕۆکەی شعرێکە باز لەوە دەکا کە هەموو میلەتان ئیسلامیان بەکارهێنایە بەس کورد نەیتانیە تاعان کورد نە لە شوعیەت توانی ئیستفادە بکەن نە لە ئیسلام لە کاتێکدا بەو دوو ئایدۆلۆژی دەیانەتەوە ڕزگار کرایە کاتی هاتین بەس لە پێناوی ئەوی دژایەتی ئەو شۆڕشەی ڕۆژئاوا بکرێتن دژایەتی و بڵێنەوانە کافرن کافر چییە کاکات خۆ لەناو هەموو شار و شارۆچکەیەک بە سەدان ئاتیستەیە خەڵک کێ ئاتیستە لەو هەولێرێ بەدەیان کەسە ئێستا بە ئاشکرا هەنە لە سلێمانی هەنە لە ئەوروپا هەنە خۆ تەمسیل نەمانەوە نییە دوو بڵێەوە کاکە کفر کرایە
ئەتوو دەبینی 2,000 مزگەوتەیە لە کوردستانی ڕۆژئاوا هەسەدە هیچ دژی ئیسلام نییە. مەسەلەن جەماوەرەکەیان بەشە چی نوێژ و ئەوەی دەکاتن، تۆ ئەوەی تەقین دەکەی، تۆ وتەی مەزلوم کۆبانی و ئیلهام ئەحمەد و ئالدار خەلیل و ئەوانە تەقیم دەکرێ. گەنجەك ئەگە لە ڕۆژئاواش غەڵەتە چی کرد ئەوە تەقیم ناکرێت کە ئەو ڕۆژئاوا دژە کابرا بەڵام کابرا وەکو تو ئەو نەوعە ئیسلامیەت جیهادیە نییە، ئەو وەکو باو باپیرانی خۆمان ئەو هەموو ژنە کوردەواری خۆمان معەجەبەیە و کوردەواریە و وەک لە ڕۆژئاوا هەماشتی تاریخی ئەوەیە بواریان نەدایە حرەکاتی جیهادی ئیسلامی گەشە بکە هەر لە مەزهەری ناپاکەوە بگران، هەر لە چەندی مەلات تۆهمەی کافریان لە قەڵەم دەدەن لەبەر ئەوەی ئاسانترین شتە گەنج هان بدرێ کافرن دژی خوددان تەواو ئیتر لای ئیسلامی تۆ بەس یعنی بڵێ ئەوە کافرە ئیتر هیچ بەدووچوون ناکە وەکو هەموو ئەوانەی کە خەڵکەکانیان کوشتیە بەبێ ئەوەی بزان ئەوە کافرە بڕۆ بێکوژە تەواو یعنی بەدواچوون ناکەن عەقڵ ئیش ناکە بڵێ کاکە ئەرێ ئەو هەموو مزگەفتە لە ڕۆژئاوا هەیە گەرەوانە کافر بن ئەو مزگەفتە لۆ هەیە ئەو هەموو خەڵکە لەوێندە لۆ دەستە نوێژێ ئەو هەموو ژنە لۆ معەجەبەیە وەکو دایک و بار هیچ نا دێرێک وەردەگریش کچەک شعرێکی سەبری بۆتانی قەدیم کە لەسەر ئەوەی ناوەڕۆکەکەی وەیە هەموو میلەتێک ئیسلامیان بەکارهێنایە لە بۆ ڕزگارکردنی بەس کورد نەیتانیا دێ بە سوکاتی بە پێغەمبەر کرایە سوکاتی بە ئیسلام کرایە ئەوە پارتی لەو هەولێرەی کە بوار نادا کە بە سەدان ئەوەی هەیە عەجەبەن بوار دەداتن خۆپشاندانە چووە بە تەکبیر ئەڵڵاهو ئەکبەر ڕەنگ بێت قسەک مزایقەیان کراوی ڕەنگ بێت ئەوە ینی هەندێ شتیان بەس کاکە ئەوە پارتی نییە مەجال بدە هەمومان دەیناسین بۆیە گەمەیەک سیاسی بوو یەک دژی ڕۆژئاوا بوو دوو وەرتیلەکە من لەو گەمە سیاسەیە کە هەوڵ دەدرێت داعش زیندی بکرێتەوە یانەوە تا پارتیەوە بڵێ بابا گامە دەروخێن لە ناومان دەبن ئەوە هەیە ئەو کەرەسە هەیە و هاوکات هەندێ لەو ئیسلامیانە چەندەم باشیش نییە بەڕێزان بڕوا بکەم لە 2014 لە سوید کە داعش لەو پەڕی بە قووەت بوو بەتەما بوون مزاهرە بکەن کردیشیان بە برادێکم گوت لە پۆلیسی نهێنیەوە باوەکو خبوڵ دەکەن وتی لێگەڕێ دەمانێت بیان ناسین حەجمیان چێ و چێنە ئەندە کەسەیە زۆر ئیسلامیانە زۆر بێعەقڵن یا ئەو گەنجانە زۆر نەزانن دێن دەکەونە ناو ئەو گەمەیە سبەی ئاسایش هەمووتان دەگری بە جددیمە یعنی ئەوە نییە پونتان لە نقطەتان لە سەدا دەندرێ بێعەقڵن بە جددیمە بێعەقڵن یعنی پارتی هەمووتان دەزانن چەند توندە لەو خاڵانە مەجارینگۆ دەداتن ئەو ڕشی مەلای سوستان ئەو دەیان سوکاتی بە ئیسلام کردیە کە کەسێکتان ناوێرن قسە بکەن ئێستا دەی ئەوە دەبی نقطەی مە لەوەدایە یەک ئەو هەندێک لەو ئیسلامی کوردانە ئەمە دەبی قسەیان لەسە بکەین کاکە نابی هیچی تر لێیان قبوڵ بکرێ تۆ میلەتەکەت ئەو پەڕی سوکاتی پێدەکرێ ئەوە 1700 کەس زۆلانی ئەوە بە بەڵگەوە بە دەرکەوت کۆمەڵ کوش کراینە گرترایە کوژایە تۆ قسە نەکەی بڵێ وەڵی شعرەکەیە شعرەکە ئەوەیە و سوکاتی بە پەیامبەری موسڵمان کردیە یعنی هەتا کەنجیە کاکە لەژێر ئاڵای بە ناوی خومێنی بە فتوای ئاینی کوردی قەتل و عام کرد تورک بە ناوی ئاین دێ کورد قەتل و عام دەکە بە سوورەتی ئەنفال کورد قەتل و عام دەکرێ کۆمەڵ کوژ دەکرێ سووریا دیتان بە فتوحاتی لە قەڵەم تۆ لەسەر ئەوانە بە خۆت بڵێ ئیسلامی قسە نەکەی دێ قسەی مناڵێک خردەکەیەوە گەنجێک کە هەڵچوون کە شعرێک دەخین تۆ دەرێ کەفری کردیە لە وەختەی هەموو کورتاتە سەجادە ئەگەر ئەوە گەمەیەکی سویخوڕی پشتگیری نەبی لە داعش و لە دژایەتی شۆڕشی ڕۆژئاوا کورت بە یەک جاری هاتە سەجادەی ئەگەر ئەوە بەرتیرەکی پارتی نەبی گەمەیەکی سیاسی نەبی بەنگۆ کرا یعنی هەتا کەی ئیسلامی ئەو نەوعە ئیسلامیە دیارە مەدەوی بڵێن لەو ئەزمونەی ڕۆژئاوا دەرکەوت 195 برا موسڵمانەکان مەلاکان وەکو ئێمە هاوسۆزن لەگە قەزێنێتەوە کەیخوان بەس بەشەچیان خائین کوڕی خائینن لە مەزهەر و لە عەلی قەرەداغی و
حتا لە هەڵۆش کاکە ئەتوو نیشتیمانەکەت ڕوبەڕووی کۆمەڵ کوژ دەبتەوە چت کرد لە بۆی دێ لە وەختەی دەرێوانە کافرن بە چ کافرن یعنی کافر بوون چیە لانگو ئەوی بێ ملەتە قەتل و عام بکە بیت کوری لەسەر ئەوەی بەس کوردی نەتەوەکەتی قسە نەکەی بڵێ ئەوە لەو دێرەی لەو شوێنەی ئەوەیان کردێ دوو گەنج قسەیەک دەکەن دامان نادوو چەکداری شەرڤان غەڵەتە چیان کرد و کاکە تۆ هەزاران مزگەوت دەبینی قسە نەکەی دێی ئەوەی دەڵێ کافرن بەسیترین شتی لۆ ئیسلامیەکان بەس بڵێ ئەوە کافرە تەواو یان بڵێ موسڵمانە بڵێت ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله بڕۆ نوێژە لە پشت نوێژێ چ دەکەی لایەن زۆر تەبیعیە یعنی کاکە تەقیم وا ناکرێ بە قوربان خیانەت لە خۆ چەندە ئەوە دەرتان خست هیچ نینە ناو کۆمەلگای کوردی ئەو ڕابوونە نەتەوەیەی کە دیترا بچکە و گەورە ژن و منداڵ کاکە لەش فرۆشەکان یعنی تۆپ و تۆپ هەرچی چین و توێژ بهاتە سەجادەی لە بۆ کورد ئەو شتە لە بۆ هیچ باوەڕێشکەی نەکرایە ئەوە شتێکی زۆر گرنگە بەڵام تۆ دەیت لە دژی ئەوە دێرەک وەردەگری بە تەکبیر و ئەڵڵاهو ئەکبەر بە پەنجەی هەر ئەو پەنجەیەک و گورگە بۆرەکان ئەو دوو ئەوەیان هەیە کورد ئەوەی هەیە جیهادیەکان ئەوەی هەیە دێ لە ناو هەولێرە دەگرێت بارزان قەسەب لۆ نانگری وەیسی بارزانی لۆ نانگری ئەگەر ئەوە گەمەیەکی سیخوڕی پارتی نەبی لە دژادی شۆڕشی ڕۆژاوە یان لە تەرویزکردن لە بۆ داعش یان نیشاندانی ئەوەیە من نازانم چ سەبەبەک بووە بڵێ کاکە گەر ئەمە نەمینێن ئەوە هەیە ئەو ئێرهابیانە هەیە زۆر خەتەر هاوڕێیان نابی ئەوە بە هەنتەر و بگیرێ گەمەیەک بوو لە ناو هەولێرێ کرا لە ناو هەولێرێ کرا دەیانەوێ چ بڵێن ئەوانە هیچ بڕۆیان بە دیموکراسیت نییە دیتان ئەزمموی داعشتان دیت ئەزمموی ئەنسار ئیسلامتان دیت ئەنزوری جوندل ئیسلامتان دیت حتا لە 92 ئەمە دیتمان لە هەولێرە بزوتنەوەی ئیسلامی چه ئێرهابیەک بوون لە بەرامبەر ساڵۆنیان دەتەقاندەوە تیزابیان بە پێی خەڵکدا دەکرد هجومی سەر هۆڵی میدیان کرد لە 8 مارس کاکە خۆ ئەمە لە زاکرەمان مایە ئەوانە وان یعنی دەبێ قسەیان لەسەر بکرێەوە وە گەنجی کورد غەسل دەماغ دەکەن مەسەلەی نەتەوەیەتی هیچ نییە لۆ هیچ نییە ئەوە حەماس دەبینن دێ دژی خەباتی گەلانی کەش دەبینێ بەس بۆ خۆی فەڵەستین دەبی ئازاد بی بەس نابی کورد ئەوە بی ئەو سەرۆکەکەی حەماس ئەو دوێنش نوێترین شتیانە دێ دەڵێت بۆیە ئەجە دوو ڕووی درۆزنیش یعنی کاچ خۆم کەسیان ناسنە ئەفغانستان و سووریا هەمووی دێتە ئەوروپا بەنمونە لەو ئەوروپایی دەیەوێت بابەوە دوو حکومڕانی ئیسلامی هەیە بڕۆ ئەفغانستان بڕۆ ئەوە لەو لایت کە هاوڕێیان ئەو مزاهرە تۆ سیر دەکەی لەو لایت کە لە سووریا مەعرەزێکی کتاب کرایتەوە جۆلانی کردیتەوە توندڕەوترین کتابی دینی ئەبوو تەمیمە و ئەوە باس دەکرێت ئەنیا کۆمەڵێک ناویەوە کرایتەوە لە بۆ ئەو ئیسلامیانە یعنی من تێناگەم ینی دڵنیام ئەمریکا و ئیسرائیل و وڵاتە ئەوروپیانە لە ئێمە زیاتر ئاگادارن تۆ زەخیرەکەی دۆ دروست دەکەی باس سەرێ جۆلانی پیاوی ئەمریکابی بەس قەدی خوارێ ئەتوکو پێر ئەوە پێیان ڕادەگەێنن لۆ چش لە بە دووشتا وەکو داعش ڕاستە گەمەیەکی سیخوڕی بوو بەشش بەڕاستی ئێستاوە بە تەواوی دەدەگەی کاکە داعش گەمەیەکی سیخوڕی بوو سەدان دەیان هەزار گەنجی نەکبەت مۆتێگەشتی ئەوە دەکەویتە بەهەشتە خۆی دەتەقاندەوە بەنمونایانی نایان دەزانی ئەوە گەمەیەکی سوخڕیە وەکو مێشن بتەوێ پیسایەک شیرنێک دادنێ لەوەی هەموو مەسەلەن مێشەنجین شتێکی برە بورە زەنگە زۆرە خڕکەوە لە ناوی ببەیت ئەوان لێکردن ئێستاش ئەوە گەمەتان پێ دەکەن ها ئەمریکا ئیسرائیل کەیفتان بەخۆنێ ئەوەی هەولێرە ئەوەی جۆلانیە هەموو قومبەلەیە لە بۆ ئەو گەنجانەی کە هیچ لە ڕووداوەکان نازانن داخلی ناو تۆڕەکەیان دەکەن ئەوە لە ناوتان دەبن بڕوا بکە و ئەو بیرروباوەڕی توندڕەوی مستەحیلە گەشە بکە لەو سەردەمەی کاتی گەشە دەکا وەکو داعش بەس ئیلە ئەبەت بیرروباوەڕی توندڕەوی لە چەپ لە نەتەوەیی لە ئیسلامی نابی گەشە بکە ژیان قبوڵی ناکە بەهەرحاڵ ئەو مەعرەز کتابەی کراوە بە ئاشکرا پەیامدانە
كأمريكا وإسرائيل وأوروبا مازال يوتبالة تندروي دادا نهوليري أوي بارتي كردي هموي دبينيو بيكو كاكا حتى أو بنتاغون عليه لما أوي شش مانغو صالش كداعش قشة دكاتوا داعش قشة دك وبتمانا سروش الرخراوي قاعدة بيتا لأفغانستان لزو أشكاتيان دايتي بهن عراق وسوريا وبالي تندروي بيموسر أو ربطي كان بعراق بالي تندروي سنة وإبراز بيدا كان بقربان وإبراز بيدا كان أو بالك داعش بشكل بالك يا سنة زور شوفينية وقومية شيعوانية ندينية كي أو دتوندا همو هذا إرهابي كان سنة همو هذا إرهابي كان برو قاعدة داعش جند الإسلام أنصار بيت الشباب نازانم شيء دقري همو سنة وقوميش نينا أوان مسألة مذهبية كان لاقرين ترشع زور خطرة استا أمريكا وإسرائيل تلاعبوا كاتي داعش تكن وأوزي قواسنا والزندانيان تو همو عنانية لقر أوي هولير دمشق شكست دعمي زولاني خردكي وبرنامج زور خطر هي لناوس روشالاتي ناوراست كسلنوي أو بيرة تندروية أو همو تيروكو نا خجاني لسردمي داعش زندي بكريتوا سيجنال دا دعوري أنتو إما نازانين يعني براسي بس تو لدنيا السياسة أوكو بوصل ليك دا بيني أوي روج أوي هوليري بارتي مجال بدا خلق بيت السجادة ببي مولات وميت خوشنا وببي مولات فزاعتها أجر جماجي سيخوري لسنا بيتن همو ليك دا بيني كاكا برنامج داندريا كاكا بلانك كأو دعمي بالا تندرو بكرة لو أوي جما سياسة كاني خوان بيبكن وأو ناوسيتو شيء جراو كان وسلن يا صدام سيروكم أساد درز بكن هم عملوا لسه كل كلا باش شوي كرد ملتك لقت تندروي دانيا براكم لقر أو بالا أونية لقر أو بالا تندروينية كرد ناتداردست كرد لانجري عشتية بتشوكترين درجة إذا كريتو دسيلة درجة كي عشتي ده لقى ترك لقى فارس لقى زولاني لقى هر كسك بس حقوقي بديه بس أوان ونين أوان همو إرهابين بتشوكترين فرصة يعني بي بيد وددن بهرحال أو خطي بيد سد هوريان بالرابكة تون زولاني تشتيرورس تورا هزي زولاني أو زماوري دي تانا كتاب خانة دمشق صدان وهزاران جنس خربي تودة كتابي تندروي إسلامي ذكرني وبرا بروح إسلامي هزار بالي هي هزار فكري هي برو بالم يعني روكي اهتمام بيبدا تكون عندك كتابي ممنوع بنونا بوزانيات ممنوع بيك كتاب دجي أوي حماس وشتوالي وإستهزي حماس وجهاد وأنا لسوريا بوانيا بسنا سوريا ودبي موافقة وتسند كان جيرانا يعني تو همو أشتانية دبي كاس كيف بينه ولا سوريا لزولاني أجر إسلامية نقدر جي زولانو قنيتر أوانيا بعد يك هادري حماس لسوريا بي يك هادري جهاد لسوريا بي كل بابا هو تدلتان باوي خوشك كابراتشي وشي زولاني سربا ويا إسرائيل وأمريكا جماعي سياسي ذخيرة كي أنجويا كو بارتي وشتي جماعة بمش شاعري قومي ده كان جنزي كرد ويران ده كان أنجو شوان بروابك كم تزان ما رونجو عمرش جنزينا هرواب كنيا لبو إسلام لبو مسألة نتوي خلق أو دبي بس بروابك همو جماعة بيتعب ده كان بهرحال يعني تو حتى لمصر هاوريان مصر استاك ممنوع هيت سوريا بستوين در بوزا دريان ده كان وقبول يعني السوري بستوين در لو جماعة يا لبر أويدا زان جوازات السوري بوزا همو الستايا ديان دا شو شت كتتنا أولاتنا همو أولاتنا زان جماعش كي سيخوري جوره إلى منطقي بو ويسلم يد صدان تيروكو مأساتي بكو شنغال وكو أولا تكريد رويداي وكومال كوجي وشر ومالويراني توم باراكو ترامب بهنا ومنطقي ودعمي زولاني ده كانوا بيان خوش زولاني شان هبيدو لو توم باراچي جرينج بزنسه كا قضيه جلان كازادي سياسي كما في مرو بمليونها بديان مليار براك او يم بزانتن ببليون فروش دخرن او ما بدي برو خد ازاد ببكات
لەگە تورکیا لەگە سووریا یعنی ئەو تۆمبارەکە کە ئەو پرۆژەی قبول کردیە کاچ خۆم بالمقابل بە پارە کردیتی جێی لێ نییە ئەو سەرمایەدار وایە هەموو شتێک لای کاڵایە قیەم ئەخلاق مەبادئ نییە تێت بەردەدا ئیتر نەتەوەیەک دەستێکەی مشکی لێ گرنگ بەخۆی و عائیلەکەی هیچی لێ نییە لەو ڕوانگەوە بڕوا بکەن ئەو تۆمبارەکە لەو ڕۆژاتی من لە بەلاژ نییە ئەوەندەوە دەڵێم ئەو پرۆژە نائینسانی مەترسیە فاشەی لە دەستا کە دەعمی حەمەد زۆلانیەکان دەکە ئەحمەد شەرح دەعمی هەتەشە دەکات جێی لێ نییە ینی ئەو هێزە تۆ وەرە سەیریان کە لە ئەخلاق هەمان ئەخلاقی داعشی هەیە لە دروشم هیچ قسەیان لەگە ناکە ئەو هەموو جەریمەیان بەرامبەر دروز و عەلەویەکان کرد ئاڵای داعش بەرز ئێستا من هاتمە ژۆرێ ئەوە دیتم نەکەیێنێن ئەوە چیان کردێت لە ناو گەڕەکەی کوردی دروشمی داعش دەگۆترێتەوە لە ناو دیمەشق هیچ قسەیان لەگە جەماوەریان هاوبەشە و خەتەرن لەسەر یەکتری برم خەتەر نین جەماوەریان یەکە هایجگرن لەو دەرکەی دەستی وەکو پەکەکە و پژاک و یەپەگە و نازان پەچەدەکە و یەک شتە بەو شێوەیە یەک مەدرسەنە یەک خەتن هەمویان باڵی ئەمریکا و تۆمبارەك مەجال دەدەن ئیسرائیل من دەزانم کاتیە بۆ ئیسرائیل مستحیلە ئیسرائیل قبوڵی ئەوەی بکە خاستەن ئەزمموی جیهاد و حەماسیان هەیە هاوڕێیان جیهاد و حەماسیان هەیە کە بە خۆیان دروستیان کرد بوو ئەو بەڵایە لە خۆیان تورکیا ئەو هەدەپەی داهەپە و ئەوانەی بدایە دروست کرد لە دژی پەکە بوو ئەو بەڵایە بوو خۆی جۆلانیش ڕاستە تۆ تابقی سەرێ دەگری گرتیتی کڕیتی بەزەری خوارێ ئەو پێڕادەگە ئەوان لەم باشتر دەزانن بەس بە هەرحاڵ خاڵشکەش بە سەریعی بڵۆم هاوڕێیان گرنگ بزانن یەک خاڵی بکەی گرنگ بڵێن تۆمبارەک بڕوا بکەن پرۆژەی مەترسیداری زڵدی ئومەی کوردی پێیە نەتەوەی کورد و دژی حقوقی کوردە لۆ لەبەرەوەی تورکیا معنی بە پارە خەنی کردیە بسنسە بسنس بە بلیۆنە نەک ملیاریشە ئەوەی ئەم بزانم بۆیە ئەو هەوڵ دەدا هەموو شتانە وابکە خاوەن هیچ وە کولفی کولە نە پنتاگۆن دەوری هەیە لە ئێستاکە نە وەزارە خارجیە بزانن قەت وتەیەکی وەزارە خارجی خراپ دەبینن وتەیەکی پنتاگۆن ئەڵێ کاکە داعش گەشە دەکاتەوە بە ئاشکراوە دەرێ ئێ کاکە تۆمبارەک دەعم دەکات بە ئاشکرا دەعمی جۆلە دەرێ مهم نییە گرنگ مەرکەزەکە بی ئەو خەڵکەی یەکلا بکاتوی چێ هەمان تەجروبەی سووریا دایانەوێ بینە عێراق و ئێستا بۆ زانیاریتان ئەو دووسێ سەرنجە بڵێن شیعە زۆر دەترسێ لە دوو شت دەترسێن یەک لێیان دەدرێ کە لە ئێران بدرێ لێیان دەدرێ مستحیلە قبول کە ئەمریکا ئەو هاڵە ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا ئەو خەتە شیعەی ئەوها کەڵک بتە بەشێک لە ئێران و دژی ئەمریکا داوای دەرکردنیان دەکا و دوو لەوە دەترسێ کورد و سونەشت پێکەوە نزیک بنەوە لە بۆ شیعە زۆر خراپە بۆ ئێستا شیعە لەگە کوردیش نەرمە لە ئێستادا بەڵام سونە دەعمیان دەکەن ئیتر بە بەعسیەکانەوە بە خەتی جۆلانیەوە بە داعشەوە دەشبینن چ قەسابخانەیەک لەوە دەبێت بە تایبەتی هاوچەشەی ئێران یەکلاکەرەوەی ئەوە تا نەبی بێ هاوچەشەی ئێران دەبتە خاڵی ئەوە و لە کورد بڕوا بکەن یەک دوو سەرنجتان پێ بڵێن من بە دواتچوونم قسە کرد ئەزانن کەوچەکانە درایتە هەسەدا و یەکێک لەو شتانە مەمنوعە هەسەدە بەرامبەر سڤیل ئەوە حەق چڕەوای خۆی و نابی بەکاربێ نابی لە عەشائیری عەرەب بدرێت دوو هاوپەیمانی ئەمریکی کە بەداخەوە جۆلانی داخلی هاوپەیمانی بووە و حلفی ناتۆ یعنی هیچ و زەخت دەکرێت بە تورکیا و بە سووریا و بە خەلیج کە ئەو چەکانە لە کورد وەربگیرێتەوە بەڵام وەرناگیرێتەوە بزانم یعنی مەزلوم و ئەوانە ئاماژەیان بەوە کردیەکەوانە کڕیتیان ینی چلێیان وەردەگرێت پارەیاندا بالمقابل بە زەخت دەگرێت بەڵام لە بۆیان نییە ئیستعمال بکەن لە بۆ خەڵکی سڤیل هاوپەیمانی ئەمریکی و حلفی ناتۆ ئەو چەکانی ینی چێ بەز لۆ داعش ئەیتر چیکە گولە کلاشیکۆف و ئێم4 و ئەوانە دەبی بەکار بۆیە هەندێک شت ئێمە لە پشتپەردە نازانین ڕۆژ ئاوە بۆوە ناکا ڕۆژ ئاوە بۆ ناکا کە موعامەرەکە هەر لە یەک لای نییە لە 100 لایەوە دێ لە دژیان خاڵە چتکەش بڵێ ماوڕێیان لەسەر هەم ئیسرائیل و ئەمریکا باڵی تۆمبارەک خیانەتکارە و ئیسرائیلیش بە ئەمە قسەک بە ڕاشکاوی هەندە شت خێر ئاوڕێیان با قسە بکەن شەرم نەکەن لەگە یەکتری کورد نازانم بەشێک لە باڵە ئیسلامیەکان
باشە چکە من ئەوێ ئێمە بچین فەڵەستینیان لۆ ڕزگار بکەین قودس ڕزگار بکەین واز لە قەزیەی هەر چار پارچەی کوردستان بێنی و ئیسرائیل لە عێراق و ئێران و سووریا و تورکیا لای ما گرنگتر بی ئەوانە ئەو چار داگیرکەری کوردستان واز لێ بینی بەس بکەوێ دوو قودس دژی جوولەکە بی کەەوە ئیشیمە نییە نێ یعنی ئیسرائیل خاچی کوردستانی داگیر نەکردیە ئیسرائیل جینۆسایدی کوردی نەکردیە ئێمە بۆ بین ئەو شتانە بکەین دوو هەموو عەرەب لەگەر ئیسرائیل پەیوەندیان هەیە لە حەماسیشەوە لە پشتپەردا مفۆزات دەکات لە پێناوی مافی فەڵەستین باشە بۆ کورد نەیکە بۆ کورد بۆ حەماس و جیهاد و فەڵەستین و منەظەمەی تەحریر فەڵەستین و هەموو ئومەی عەرەبی و ئیسلامی کۆنتاکتیان هەیە سەفارەتیان هەیە بۆ کورد نەیکە ئەوەکو خاڵێک لە خاڵەکان یعنی بۆ کورد بێ لە ئیسلامیەکی هەرە توندڕە و لە داعش دژی ئیسرائیل نییە کاکە داعشتان دیتێ جۆلانیتان دیتێ دژی ئەمە بین ئەو شەڕی بکەین کە لە کاتێکدا ئەتوو بە خۆت چار برینی هەرە گەورەتەیە قیمەی بێخلاقی ئەو نۆعە پەروەردەکردنا لەسەر خەڵک قیمەی بێخلاقیە من لەگەڵتان دام کورد نابێ پشت بە ئیسرائیل ببەستێ ئیسرائیل هەموو شتێک دەکاتە بەردەباز لۆ خۆی باشترین نمونەوەرە بەس بچی لەگەری قسە بکەی کاکە شەرمیان لێ نەکەین پێیان بڵێن تۆ دەڵێی مەسەن زۆر لەوانەی کوردی ئیسرائیلن یان لەگە ئیسرائیلەکان دایابینی شتەکەن دەڵێن کورد ناوێری کاکە ئاخر کاتێک ئەتوو بێ لەگە ئیسرائیل تەنسیق بکەی بە نمونە ئیسلامی کورد تەنسیقی ڕاستە و خۆنیە دەڵێ ئەوە کافرە و لەگەر ئیسرائیل تەنسیقی هەیە و کۆمەڵ کوژ دەکرێ ئەدی ئەگە بیکە تۆ چۆن دیفاعی لێ دەکەی تۆ نایکردیە وای لەگەر دەکەی ئەی ئەگە بیکە چێ وەکو ڕیفراندۆم کەرگاینەکتان بە مەسعود بارزانی کرد هەمومان دیتمان نەتەنیاهۆ پشتگیری کردیتان ومێت خۆشناو گوتی ئەوە ئیسرائیل وای کردی و عەلەمەکان بچەقین کاکە ئیسرائیل قۆرتەکەی لۆ مەسعود بارزانی لێدا مەسعود بارزانیان کڵاوی ئەوە بردیانە سەر ئاوێ و ئاویشان نەدایە لە ڕیفراندۆمایان کرد حتا لەوەی ڕۆژ ئاواشکا کە دووبارە هەمان شتیان کرد چەندی هەمان خیانەتیان کرد پشتیان نەکورد کرد خەڵکی کورد دەبێت ڕوبەڕوو بە ئیسرائیلەکان برێ کاکە ئەنگۆ ئەمە وەکو بەردەباز بەکاردێنین کاتەکی سیاسین باشترین نمونە لەوەی شەشی ئازادستان کرد ئەو هێزە جیهادیە لەگە تورکیا تەنسیقیان کرد پشتیان نەکورد کرد کاوڕێیان من دەڵێم ئینسان دەبێت بە ڕاشکاوی لەگە ئیسرائیلەکان قسە بکە نەبێتە جاشیان خاصن لە جنوب لوبنان کۆمەڵێک جاشیان هەبوو نازانم سەمیر زعزع بوو وەڵڵا یان ئەوە تا حەدادێک بوو چێ بوو هەر ڕاست هەمووانیان تڕۆ کرد دوای ئەوە لە فەڵەستین لە حەماس بە هەمان شێوە بە جاش وەرد دەگرن بە موقەت دوای ئەوە دەتکوژن هیچ بەدوو ئەو ئەبوو گروپی ئەبوو شەبابەکەیان هەموو ئێمار کرد بۆیە کورد نابێ بێتە جاش بەس ناژبێت بکەویتە لە ئیسلامێکی فەڵەستینی توندڕە و تربی لە بەرامبەر ئەوەی ببیا دژی ئیسرائیل لۆمە دژی ئیسرائیل بی بە مافی کورد قسەی لەسەر دەکەی دەچی لەگەری دادەنیشی وەکو هەموو دنیا بەس ئەوەش لەگە ئیسرائیل ئەوە بکرێ کاچ خۆم تۆ ناتوانێت و هەموو میلەتێک دەکەیە بەردەباز لە بۆ قازانجی خۆت تۆ لە ڕفراندۆم لە 75 لە شەستەکانەوە لەگە ماری مەلا مستەفای عێلاقەیان هەیە بەڵام لە چ بە کەڵکیان هاتینە لە کام قۆناغ بە کەڵکیان هاتینە خۆماڵی مەلا مستەفای ئەو پەڕی عێلاقەیان هەیە لە ئاستی کوڕە گەورەکە مەسعود و ئەوانش هەیتیان بەڵام لە چ بە کەڵکیان هاتینە بەس پێم بڵێ لە چ بە کەڵکیان ڕاست نییەوی دەڵێن باشترینە لە 75 لە ڕیفراندۆم لە چ بە کەڵکیان هاتینە حتا لە ڕۆژ ئاوە وەڵڵاهی ئەو جارە شعبی کورد نەبووایە ئیسرائیل بەشەکە لەو موعامەرەی لەسەر کورد کرا خۆی لە جێلیدا تەواو پێشتر پێی دەگوتن تورکیا بێ حەقتان نەبی ڕێنادەین ئەمە خەتی داوودا وایە وایە لە پڕەگەیشتە ئەوە جۆلانی قسەی من لەوەیە لەگە ئیسرائیل دەبی مە حەدی بی پێی دەڵێن ئەمە تەنسیق لەگە دەکرێت خاڵی ئاو بەش دەکرێت بەڵام کاکە ئەمە ڕوبەڕووی کۆمەڵ کوژ دەبینەوە لە سەرنگۆ چمان دەدێت کە ئەو ئیسرائیل وڵاتێکی گرنگە کورد ناوی قەت دژی بی غەڵەت دەکە هەر هێزەک دژی ئیسرائیلی لە مەنتیقە غەڵەتێکی استراتیجی دەکە دەرەقەتی نایی کاچ خۆم دەرەقەتی نایی هاوڕێیان قسەی کۆتاییشمان لەسەر ئەوەیە لەسەر قسەی کۆتاییشمان سەر دوو شتیە یەک
ڕەوشی باشوور باش نییە، ڕەوشی ڕۆژاواش باش نییە، شەڕەکان تەواو نەبوو، ئەو اتفاقۆشتانە بڕوا بکەن بە 2 تەقەی هەموو کۆتایی پێدێت، هیچی گرنتی نییە. مراوەغەکە هەردوو لا دەیکەن، هەمومان منتەهین، 2 عەقڵیەتی دژ بەیەکن، نە جۆلانی نەها کوردانی ڕۆژئاوا دژی یعنی لەگە یەکتر نزیکن، زۆر زەحمەتیشە. بۆ کوردیش زۆر گرنگە کە ئەو هێزەی مایە کەم و کورتی هەیە هەمووی بڕوا بکەم مراوەغەیە نەچینە سەر ئەو نقطەی زیاتر. زوو درەنگ ئەو دۆسیە دووبارە دەتەقتەوە، کورد دەبی لە ئامادە باشی بی، ئەو یەک ڕزیە پەرت نەکە، حزبە کوردیەکان دژی یەک زۆر نەبن، ڕەخنە لەولا لەولا دەگیری ئەو قەید ناکە، بەس موئامەرەکە لەسەر کورد تەواو نەبووە، چکو ستافەکە ماوە، پیلانەکە ماوە، ئەو ڕێکە تورکیا هەیە، تۆمباراک هەیە، کاکە ئەو سووریا متەتەڕفە هەیە، ئەوروپای زەعیف هەیە، ئیدارەی ترامپ ئیدارەی بازرگانیە بە پارە دەکردنێ و دەفرۆشێ، ئەنی هیچ خاڵشی پۆزەتیڤ نییە، سەردەمی پوچکەراییە لە دنیا کە فکر نمایە، بۆیە وەزعەکان زوو درەنگ دەتەقتەوە. ئەگەری زۆر هەیە ئەو ئەزمونە دووبارە بتەوە، کورد ئەزمونێکی باشی پیشاندا، بڕوا بکەن ئەوەی ئەو جارە کورد پیشانیدا نامانێت هەمووتان ڕەنگی باستان کرد، ئەوەی وای کرد هەندێک لەو ڕێککەوتنانە جێبەجێ بکرێ، هاوسۆزیە بێتن، ئەو ئیرادە شەعبیە کوردیە بوو، ئەو چەقینەی شەڕوانان بکەم ومان باسمان کرد، بەخۆیان هەڵ نەهاتن، نەک هەڵ نەهاتن، مقاومەیان کرد، نەفیر عامیان کرد، تەحەدای قراری تۆمباراکیان کرد، ئەگەنا بەندەکانتان دیت بەندە زەلیلیەکان، بۆیە ئەوانش پاشەکشیان کرد، خۆی ژیان چیە ئەدەن، ینی هێزە هێز کە هێزت پیشان دەکات، ئەوە بووە بوو تەعاتفەشی زۆر گەورەی دنیا دروست بوو لە ئەوروپا لە ئەمریکا، ئەو تەعاتفەیان جارێ ڕاگرتیە کە زۆر خراپە، ینی هەموو شتێک ڕاستە ئەو اتفاقە کرا، کورد مراوەغەک دەکات، بەس ئەو تەعاتفە دەولیان تەقریبەن سەر کردیە، هەم لە ئەوروپا هەم لە ئەمریکا هەم شەقامی کوردی ڕاوەستە، ینی هەموو ڕۆژ ئەو هات دروست نابتەوە، ئەوە بەشەکە لەو ڕێک ئەوەیە کرایە. ئاوکات لە باشوور با مەسعود بارزانی پاڤل و مەسرور باش بزانن هاوڕێیان، ئەوەی لۆ باشوور کرا، لۆ ڕۆژئاوا کرا، لۆ باشوور ناکری، دەشبینن کە زۆر خراپە، لۆ یەکەم ئەو 2035 ساڵەی تەعاتفی جەماوەریان نییە، هیچ چیان نییە، ئەوە دەبینن، وەرە بڕۆ بڵێ ئەگە سبەی حکومەتی عێراق بێتەوە چەند کەس مقاومە دەکات، بەڵام خەڵک دیتان لە ڕۆژئاوا گچکە و گەورە مقاومەی کرد، دوو جۆلانی و سوودانی زۆر فەرقە، حکومەتی عێراق و جۆلانی دووشتی زۆر فەرقن، خەڵک هەموومان دەزانین جۆلانی کەسێکی زۆر خەتەرە، بەس شیعەکان و سوودانی و حکومەتی عێراق ئەو خەتەرە نییە. سێ مەسعود و مەسرور و پاڤل و قوبات مەزلوم کۆبانی و ئیلهام ئەحمەد نین، یعنی خەڵک ڕقی لیان نەبتەوە، دووشتی زۆر جیایە، یعنی خەڵک مەزلومی خۆش دەوێ، خەڵک ئیلهام ئەحمەدی ڕێز دەگری خۆشی دەوێ، بەس کاکە خەڵک ڕقی لەو چارەی تێیە، لەبەرەوەیانە مافیان، یعنی هەتا ئەزموونی عەفرین مەسەڵەن کۆبانی سەرێکانی ئەو تاوانانەی بەرامبەر کورد کردیە هاوسۆزێکی زۆر گەورە بوو، بەس ئەوە لە باشوور نییە، مەسعود بارزانی پاڤل خەڵک تەمەنای ئەو ڕۆژەتان دەکات لە ناو ببردرێن، بڕوا بکە حکوومەت عێراقیش بگەڕێتەوە بەداخەوە، گەیشتە ئەو ئاستی چۆن مەدحی سەدام دەکرێت، ئاوا خەڵک تەمەنای گەڕانەوەی ئەو حکوومەتی لەبەر مەعاش نادەن، کاکە بچووکترین شتە، پارەتانی هەم بوونە ملیاردێر، گەورەترین لەکەی شەرمەزاری بڕوا بکەن، مناڵێم هەسەدە و ئیدارەی خۆسەرەکەم و کورتیان نییە و غەڵەت نین و دیموکراتێتی تەواوە، بەڵام لەکەی گەورە پارتیوێچێتین لەناو هەموو ئەوە یەک نمونەیان پیشاندا کە کەس تەئیدیان نەکاتن، کەس دۆستیان نەبێ، ئەو شەعبی کوردی، بۆیە ئەوەی لۆ ڕۆژئاوا کرا مەسعود بارزانی پاڤل تا باش بزانن بۆنگۆ ناکرێ، ئەو خەڵکە بۆنگۆ نایەتە سەزادەی حکوومەتی عێراق بێتەوە، شکستێکی گەورەش بە کورد تۆمار دەکەن، شکستێکی گەورەش بە کورد تۆمار دەکەن، و مشکلەی ئینگۆلەوەدا تا ئێستاش مصرن لەسەر ئەوەی دزی دەکەن، ئەزموونتان لەوەی ڕۆژئاوا وەرنەگرت، بێن برێ کاکە تەواو دزی بکەن، مەعاش بدەن، لەگە خەڵک باش بن، ئینفتاحێک بکەن، کۆمەڵێک چاکساز بکەن، نەزار بۆچی جاران بەردەوام دەبن، لە کاتێکدا موئامەرەکە بەردەوامە، مجەڕەد ڕاوەستایە،
ڕاوەستایە ئەو ئەمن و ئێوە بزانن چم ئەو وەزعی ئێستا هەیە هاوڕێیان چکو ها دنیای سیاسەت با نەڵێم یعنی 2 زائید 2 دەکات 4 ئاەتی قورئان نییە دەستکاری نەکری ئەوە دەستکاری دەکرێت هەموو بەندە و ڕێککەوتنێ هەموو بەند و ڕێککەوتنێ وەزعەکان خراپە هێشتا موعامەرە لەسەر قەزەی قەومی کورد ئەو تورکیایی دۆستی پارتی کە 50,000 بە پێشی کەتێت بڕوا بکەن ئیش لە بۆ ڕوخانی ئەو ئیدارەی ڕۆژ باشوور دەکە ئەو حکومەتەی پارتی دەکە کە خزمەت نمانەیکە و بەشێک لە اقتصادی تورکیاوی ئیش دەکە لەبەرەوەی دەزانی خەتەرە ئەو ڕووپارتیویەکێتیە سبەی ئەوە دەبتە حکومەتەشکە دژمنی کورد بە دەردی ئەو قسەی شێخ سەعیدی ئەتوش لە بیری دوچی کوردی ئەوان لە بیریان نەچووە کوردی 1000 خزمەتیان بدەی موعامەرەکە هەیە و خەڵک ئەوەی لۆ ڕۆژئاوا کرد مەسعود وارزانی پاڤڵ تاڵەبانی لۆنگۆ ناکە بە پەلە چاکسازی بکەن کە من بڕوا ناکەم ئەوانە لە مستەحیلە بەڵام ئینسان هەر دەبی وە بڵێ چ بڵێ خۆت ناڵێ ڕەش بین یعنی تۆ ئامادە نەبی شێروانیەک بەربدێ تۆ ئامادە نەبی معاش بدەی کورە معاش بدەی معاش کەشتەشی تۆ ئامادە نەبی ئینفتاحێک بکەیت ئینفتاح لەسەر ئیسلامی توندڕەو دەکەی ئیسلامی توندڕەو دەیهینی پیشانی دەدەی دەرێەوە هەیە بۆیە وەزعەکان زۆر خراپن هاوڕێیان یعنی وە تێمەگەن ئەو ئەڵقەیە کۆتایی نەهاتیە پیلانەکان بەردەوامە پیلانەکان زۆر بەردەوامە و زۆر خراپیشە قسەی کۆتاییشمە بەڕاست ببوورن هاوڕێیان سە ئیبستن هاوڕێیان یعنی فەزاعەتێک لە فەزاعەتەکانی مرۆڤایەتیە بەجددی بە تایبەتی ئەو ئەمن ئێستا شۆک دایگرتیمە کە دەوڵەتی قوڵ وەمەزانی کۆمەڵی کەسی سیاسی گەورە دراست دەکەن هەن ئەوانە کورە ئێستا دەرکەوت لە دەوڵەتی قوڵ لە ئەمریکا بەشێکی ئیپستن و جەماعەتەکەیە و کۆمەڵێک مندارباز و پێدۆفیل و هۆمۆسێکسوێلەکان ئەوانە دەوڵەتی قوڵن و چەند بێویژدانن چەند بێ ئەخلاقن چۆن مامەڵە دەکەن یعنی خاوەن هیچ قیەم و ئەخلاقێک نین کەسمان منتەهین لەوەی کە ئەوە نمونەیە چارە خراپەوە لەوێ بڕیاری دنیا بەشێکی دەدرا بەشێکی نەکەرەمووی کارەساتەکە و فەزاعەتی هەموو دنیای پیشاندا بەجددی بەڵام جوانێکیشی هەیە وەکو هەندێ ئیسلامیەکان دێن خوا نەبڵێن کاکە ئەوە ئەنزومە دیموکراتی مافی مرۆڤ بەس ئەوەی ئەو فەزاعەتەی کەشف کرد هەر بە خۆیان بن خۆنگۆ کەشفتان نەکردیە هەر بە خۆیان هاتن ڕۆژنامە نووسەک دەچیت ئەنزیمەیە گوێران دەکا ئەو هەموو دەوڵەتە قوڵەت وێران دەکا میدیایەک هەیە کۆمەلگا هەیە وشارێکە ئەوها قێزەوەنە هەموو سەرکردە گەورەکانی خۆیان ڕسوا دەکەن کەس پێیان نارە خیانەتی نیشتیمانیە و موعامەرێ و ببوورە ڕۆژنامە نووسەک ئەو کەتنەی کردیە هەمووتان دەزانن ڕۆژنامە نووس و میدیای و سۆسیال وا قەبیعی ئەویان کرد یەک لە دوویەک ئەو سەرکردە گەورە جیهانیانە دەپاڕێنەوە دەڵێن ئەمە لەگەدانینە یعنی ڕاستە دیار دەکە زۆر قێزەوەنە بەڵام کاکە تۆ وەرە ببینە ئەوە بەروبوونی خەباتی مرۆڤایەتیە کە لە هیچ سەردەمە قبوڵ نەکرا هەبووە ئێستاش هەیە لە شەرق ئەوسەتیش هەیە کورە وەکو کەلتوریش هەیە داک و داپیرانی مە هەموو بە 13 و 14 ساڵی دوور لە ئیرادەی خۆیان مناڵ بوونە مناڵ بوونە هەموو بە شوور درانە 13 و 14 بوونە چێ لەمە لە بیری نییە جیلی 50 و 60ەکان شەرعێتە چ قانونیشی پێدرایە هەبووە باب بووە کچەکەی بوویتە 13 و 14 لە بۆ زەوقەچی خۆی ژنی دووەمی بەسەداهینەیە ئەو شتە واردە ئەو زەبەدەر لەوە بەشەکی وەکو گوتم چ بڵێ لەسەر ئەپستین تاوانێکی زۆر قێزەوەنە و زۆر خەتەرە بەڵام وا دادگاکان جم و زۆڵی پێدەکرێەوە بە خۆیان کەشفیان کرد و بە خۆیان ڕسوایان کرد ئەوانە شتی پۆزەتیفن یعنی خەباتی مرۆڤایەتی بە بچووک سەیر مەکەن سەدان لەوە خراپتر کاکە لە شەرق هەیە و کبتە تۆ ئەمە چوزانی لە سعودیا بڕۆن بپرسن ڕێژەی دەستدرێژیکردنە سەر ژن مناڵ لە سعودیا و لە خەلیج و لە ئەفغانستان چەندە دا بڕۆن بپرسن بزان ئەگە سەدقات نەبوو و بەرگەکی ئاینیشیان پێوە کردیە لەو ئەفغانستانەی بزانە مناڵ حەفلەی پێدەکرێ هەر ڕۆژێ دەبدرێتە باوەشی مناڵک بڕۆ بپرسن لە سعودیا ڕێژەی دەستدرێژی سەر مناڵ بزانن ڕێژەکەی وەڵڵاهی نازەم گەلک زۆر بوو
گەلە زۆر بوو سەدان نەو شتانەیە باوکو باپیرانی من ئەوە پاساو نییە لێکن و تاوانشی زۆر قێزەوەنە پێدۆفیل تاوانە یعنی تاوانە گفتوگۆ هەر ناگری ئازادی بیرروڕان نییە بن هەژدە تاوانە ئەوزە چێش ئەوانەی دنیای بەڕێوە دەبن کردیتیان بەس ئەنگۆش مزایدە ئەوەندە لەسەر خەڵک مەکەن ئەو شتە لەوەتەی هەیە بن هەژدە لە داعش دەگری لا شەرعیەتدان بەوەی کە بن هەژدە سێزدە و چەند ئەو ماوە قانون جەعفەری بوو چ بوو لە عێراق پەیڕەو کرا سێ بەش کاکەوە لە هەرە بە خۆمان ئاگامان لێ بووە لە 670کانیش لە 80کانیش بن هەژدە ئێستاش بە شوو دەدرێتن بە زۆرم لێ چیەوە قانونیە لە کاتێکدا ئینسانەکە نازانی ژیان چییە هە لە مناڵیەوە لە قۆنداغا هەبوو قۆنداغا لە دایەکدا بوو تۆمار دەکرا بۆیە ینی هەر ئەو دیوەی مەبین خەباتی ئینسانیەت گەیشتە ئاستەک پێش بەو شتانەش بگریتن ڕسوای کردیا ناشیرنی دەکا سەرۆکەکان دەپاڕێنەوە و بە دووری مەزانن یعنی ڕاستە ئێستاکە کەسیان نەدرای نەدادگا بەس لەو سوید و نەرویج و بەریتانی و چەندینیان استقالیان پێدا هەندە چاندرای نەدادگا یعنی مۆزوعەکە ئەمە هەمومان لەگەڵ داینە شتە شتاب لێ قێزەوەنە کەس نییە دیفاع لەو شتێک بکە یان بڵێ بەڵام لەگەڵ هەموو ئەوەش ئەو جوانیە هەیە و نابی ئەمە بڵێن ینی ئیسلامیەکان ئەوە وایە باشە بەدیرەکەی تو چییە بەدیرەکەی تو چییە دێی ئەفغانستانە سووریایە و ئەو کەلتورەت لە ناودا هەیە و 58 وڵاتی لەوی خراپتر یعنی نمونەیەکی باڵاترتان لەوەی ئەوروپا نییە تا بڵێن کاکە ئەوەنگۆ باشترە ئەوەنگۆ باشترە چتان هەیە کام ئەنزیمە برێ و 58 دەرێ ئیسلامی نییە برێ تالیبان ئیسلامی نییە ئێران ئیسلامی نییە سووریا ئیسلامی نییە داعش ئیسلامی چێ ئیسلامیە ئەم بەجددیمە لەو سەردەمەی یعنی لەو من ناڵێم ئاەتی قورئان ئاوایە ئەوەی دێتن ئەوەی پەیڕەو کردێت بەس لە ئاەتیش وەکو مارکسێت هەر یەکێک دێ پەرەگرافەکەی خۆی دەباتن پەرەگرافەکەی خۆی دەبکو لە شوعیەتە بدەگو شوعیەت دژی دینا بدەگو دژی ئاینە ببورن نەتەوەیە هەبوو دەگو نەک ئەوەیە یعنی هەر یەکە و دێ پەرەگرافەکەی خۆی وەردەگیری بەڵام من پرسیارێک لەو برا ئیسلامیانە دەکەم حەق خۆتانە ینی فعلەن فەزاعەتێکی گەورەی سەرمایەداریە هەمومان دەبێت دژبین شتش بەڵام وەرە بە من بڵێ بەدیلەکەی تو چییە سووریایە ئەفغانستانە ئێرانە 58 دەوڵەتە فاسدەکەتە حرەکاتە کانتانە هەزاران فکر و ئایدیۆلۆجیاتانە کە لەو کوردستانی ئێستا 1000 فکر هەیە و 1000 مرتەد دژیەکە سێ کەستان نەگەیەکتر ئیدارە ناکەن دوو مزگەفت وەکو یەک گوتار نادا ئەگەر شەقی پارتی وێچێتی نەبی چتان پێیە هەتا بڵێن کاکەت فعلەن ئەوەی گۆ ڕاستە ئەوەی سەرمایەداری وایە بەس وەرە بەدیلەکەی تو چییە لەوی باشترە نا لەوی خراپترە کوشتن گرتن بڕین قسەند بڕوانەبوون بە دیموکراسیات نەبوونی خزمەت گوزاری یعنی نموزە زەکتانیە نێ هەتا بڵێن کاکە ئەلحەق ئەوە ئینگۆیە ڕائسمالیەت ئەو دەوڵەتە ئەوروپیانە بە هەموو ئەو خەتەرەیان کۆمەڵێک ئەوە پێشکەوتنی هەیە فەزاعەتی هەیە مەسئول دەدرێتە دادگا فەزع دەکرێت خەدەماتی اجتیماعی هەیە ئێستا دەرگا بکرێتەوە لەو 2 ملیار مسلمانەی کە باز دەکەن 1.5 ملیار دێتن ئەوروپای بەنمونە بەس ناستە سعودیای ناستە خەلیج ناستە سووریا ئەفغانستان ناستە سووریای لۆ لەبەر ئەوەی خزمەت گوزاری شتێدا نییە دیموکراسیەتی شتێدا نییە نموزە دەچی خراپتان هەیە دەبی بە ئاشکا کاکە گفتوگۆتان لەگە بکەی ئەوە هیچ زمانای کفر نییە تۆ باوەڕەکەت هەیە دەبی قەناعەت بە من بکەی بڵێم کاکە نموزە دەچی ئەفغانستان سووریا لە سوید و نەرویج باشتر هەتا باوەڕت پێ بکەم بەس ناکرێ بە زۆرم قسەت کرد بڵێ تۆ کافری چ پەروەردەیەکە بە جوێن بە تەشهیر بە هەر حاڵ من ئەو هەر حەزم کردەمەک بوو قسە نەکەی قسەم نەکردبوو ویستمە و سەرنجانەی خۆم بدەم ئەوەی لە هەولێر هاوڕێیان من زۆر ترسێکی گەورەم چەندە لەسەر موعامەرە لەسەر کورتەیە دوو ئەوەندە موعامەرە لەسەر مرۆڤایەتی بەڕاستی خەتەرە وەزعێکی زۆر خەتەر داهاتیان یعنی کەمنەوە دەڵێم لەبەر ئەوەی ئەوانەی ڕێبەرایەتی وڵات دەکەن نەقیەمیان هەیە لە تۆم باراک یعنی هیچ گیان لێ نییە تۆ وەرە بیر بکەوە سەردەمی داعش سندی بتەوە شیعە و سوننە بە ناو یەککەوی کورد و عەرەب بە ناو یەککەوی کوشتار هەر ڕۆژە تازیەک کۆمەڵکوژی ئەوە بە ئەڵڵاهو ئەکبەر ئەوە بە ئەڵڵاهو ئەکبەر و نەتەوەکان تێکدری بەربین و قسەی کۆتاییش لەسەر پارتیش ئەوەش بڵێم
زۆر باز لە برایەتی گەلان ئەنگۆ ینی بە جددی پەکەکە ڕاستە فکرەکەی فەشەلی هیناوە برایەتی گەلان فەشەلی هیناوە لە منبەت لە جەلەولا کاکە لە دێرزور لە ڕەقا هەمووی کورد فەشەلی هیناوە واقعەکە ئۆجەلان بڵێ و جەمیل بایک برێتەوە و تازە بەخوا کۆمەلگای کوردی ئەوەی پێ هەزم ناکرێت بەڵام فکرەی جوانە بەس تەطبیقکردنی قورسە لەبەر ئەوەی نە بە پێغەمبەرەکان کرا نە بە فکری ئیشتراکی کرا نە لەو ئەوروپای مۆدێرنەش کە ئەمە لێرەین 56 ساڵە تورکە عەرەبە فارسە کە دێتە سەر قەزیە قەومی هەر کەسە سەنگەری خۆمان دەگرینەوە ڕاستە کەمترە بەڵام لەو ئەوروپایش نییە کە هیچ ستەم نییە بەڵام وەرە بە من بڵێ وەرە پارتی وێچێتی 1 ملیۆن عەرەبتان لەناو ئەو کۆمەلگای کوردی چاندیا ئەوەنگۆ خەتەران ئەو برایەتی گەلانەی پەکەکە و ئەو فکری قەومی ئیبراز پێکرد بە ویژدان ڕاستە ئەمان لە نۆتیەکەوە هەمووانەی لە هەولێرن دەزانن مەسە من هەولێر ئاگام لێ بووم بە تەنیا بووین چەند پەنجەیەکی دەست بووین لای برادرانی پەکە فکری قەومی کوردی گەشتە پێدا چار پارچەی چاند و لە هەموو بەشە کە کورد و ڕوبەڕووی لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکوور شتێک دەبی کوردی هەموو بەشەکان جەماوەرەکان دەینە سەجادەی یعنی هەم پەروەردەکەیان هەیە هەم حزوریان هەیە و هەم قوربانی دانەکەش دەکەن بەس وەرە پێم بڵێن بۆ چستان هەیە بەدەر لەوە 1 ملیۆن عەرەبتان هینا لەناو کوردستانتان هەیە ئەو سونەت تۆندڕەوانەی دیتر چستان نەما لە بۆ هەلبوسی نەکەن چستان نەما لە بۆ متەڵەق و تارق هاشم نەکەن چۆن وەڵامیاندانە ئێستا لە بۆ من لەگەریان بەشەردێن 1 ملیۆن عەرەبتان لەناو کوردستاندانەیە هەر یەک لەوانە قومبەلەن بەبێ بەرنامەش بۆیە ئەنگۆ مافی ئەوەتان نییە بێن ڕەخنە لە برایەتی گەلان بگرن ئەمە لە بۆمان هەیە ئەمە لە بۆمان هەیە بەس ئەنگۆ زۆر خەتەرترە ئیوان منتیقە هاوڕیانەوەی لە ڕۆژئاوا ژیابی دراسەی جوگرافیای سووریای کردبێزانی مەسەن لە ناو قامشلی و بەشە چان کردە عەرەب یعنی بە تەعریب ئەوە نەبووە لە هەموو کوردستان فاسڵیان لە مەعبەری وەکو گوتم ئەمرین و هەولێر بەنمونە قوشتەپەیان کردە هەموو عەرەب ئەو منتیقەیە فاصلە لە مەعبەریە تۆ ناتوانانی ینی زۆر زڵدی ئەوە بی بەس وەرە ئەتوو لە پێناوی بازرگانی چاوچنۆکی ملیۆنێک عەرەبت هینایە لەناو ئەو هەولێر و سلێمانی دهۆکەت دانایە چ دەکەیت سبەی دێت هەڵدەگەڕێتەوە دێتە سەجادەی تاڵانی ماڵی کوردەکە دروشم دەدەدەی کوژی دنیا خرادەبی لە مزاهرە 2000 عەرەب لە هەولێرە هاتە سەجادەی لەو پشتگیری لە هێزەکی داعش و ئەوە دەیان کوژی دەکەوێ ناو میدیا قومبەلەکتان لە پێناوی چاوچنۆکی لە ناو کۆمەلگای کوردیدانا سیما و جوگرافیای کوردستانتان هەموو گۆڕی عەرەب پێ 20 ساڵە لە کوردستانە تازە مستەحیلە بڕواتەوە لە کاتێکدا تو سراعەکی قەومی شتێ لەگەری بۆی ئەنگۆ مافی ئەوەتان نییە دایان بینم هەندە لە پارتیە کلک زەردانە دێن برایەتی گەلان فەشەلی هینا ئەدی ئەو نەوعەنگۆ ئەو مۆدیلەنگۆ کە لە کوردستان 1 ملیۆن عەرەبتان هینایە لە هەموو ماڵ و شوێنێکتاندانایە ئەوە فکرە قەومیەکەیتووە مەسعود بارزانی چت کرد چ پەروەردەیەکت کردیە هاوڕێیان من کاتم زۆر گرتن زۆر سوپاس بە ئەو کاتێ لەگە منتان برد سەر ببورن ئەو ماوەش کەمێک ئەوە بوون بە سەرویستمە و سەرنجانە بدەم گرنگێکشت بزانن هەموو کورد دەبێت لەسەر ئامادەیی بی موامەرەکان مایە بەس وەستایە ڕەوشەکان زۆر ئالۆز دەبی لەسەر کورد لەسەر مرۆڤایەتی لەسەر بڵاوکردنەوەی فکری فاشیزم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کارەسات بەڕێوەیە کاتت خۆش